کاندیدانی کۆمەڵی دادگەری بازنەی پارێزگای هەڵەبجە ناوبازاڕیان بەسەر کردەوە و بە هاوڵاتیانیان ڕاگەیاند بۆ جێبەجێکردنی دادگەری و دادپەروەری دەنگ بدەن بە لیستی 147 کۆمەڵ و کاندیدەکانی. ئێمە بە خەڵکی شاری هەڵەبجەمانوت لە ڕابردوو کۆمەڵی دادگەری لە خزمەت خەڵکییا بووە بەبێ بەرامبەر لە کاتێکا کە کەمترین نەفەرمان لە پەرلەمانە هەبووە ئەوەی لە ڕابردوو هەمان بووە زیاتر سەدقات دووبارەیەکەینەوە خزمەتی خەڵکی پێەکەین لایەنی پەروەردەیی لایەنی پێداویستی ژیانی خەڵکی لایەنی تەندروستی ئەگەر دەسەڵاتیش بگرینە دەزیا زۆرینەی کورسی بێنین زۆر لەوە زیاتر ئیش لە خزمەتی خەڵکەکەین گەندەڵی بن بڕەکەین داواکارین خەڵکیش بۆ یەک ڕۆژ پشتیوانی کۆمەڵی دادگەری بکە و 4 ساڵ چاوەڕێی خزمەتی ئەمە بکات. لای خۆیانەوە وڵاتیان دەڵێن لە ڕابردوودا کۆمەڵی دادگەری شوێندەستی دیارە لە کاری چاکە و خزمەتکردنی چین و توێژە جیاوازەکان و دەژڵێن هیواخوازن خەڵک دەنگ بە لیستی 147 و کاندیدەکانی بدەن تا زۆرترین نوێنەری کۆماڵ بچێتە پەرلەمان. دەسەڵاتیان ئەوەی تەڵەبیاتی خەڵکە بتوان جێبەجێکەن. ئێمە ئەم خەڵکە بە تایبەتی ئەم خەڵکی لای ئەم منتیقەی لای ئێمە هیچ کەس هەر هەمووی فەقیرە ئەوەی کە دەسەڵاتە دەگرێت چاوە بخشێنێ پێ بتوانە هەرچی دەتوانایە بێت ئیش کراوە بەڵام بۆ پێی پێویست نەکراوە. هێمە وەکو خۆمان ئیشوان هەر کەسێک کەوتووە بۆیان کردن حەقیقەت باسەکە لای کۆمەڵە لای بزوتنەوە لای هیچ کەسێ لەگەڵی هەما خراپ نیە. بەتەکید خەڵک کە نوێنەری هەڵەبژێرێ ئەبێ جود و جیهادێکی خۆی بۆ بکات ئینشاءڵڵا ئەوانش کە بە تایبەت لایەنە ئیسلامیەکان ئەو هەوڵ و جیهادەی زمانی زوو هەبووە ئێستا بیبەنە پەرلەمان و لەوێ ئەو هەوڵ و کۆشە بکەن ئینشاءڵڵا متمانەی زۆریان پێدەین هیوامان پێیانە هەوڵە دەین ئینشاءڵڵا خەڵکیش متمانیان پێ بدات. کۆمەڵ چاوی لە متمانە و دەنگی وڵاتیانە بێت جیاوازی تا لە پەرلەمان داکۆکی لە ماف و بە باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری بکات و بێ گوێدانا بربەستەکان دژایەتی گەندەڵی بکات و لە سنگەری خواست و بە دیێنانی ئاواتەکانی خەڵکی هەرێمی کوردستان بجەنگێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.